دەنگێ من دەگەیتەتە زانیاریان زێدەتر لەسەر وێ پێشانگەها بازرگانی و دێنهادا بڕێوە دەچێ ژمارە بدەین. بەڵێ شوان سڵاتان لێبێتن دیارە ئەمڕۆکە پێشانگای بازرگانی لە شاری هەولێر کرایەوە کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێتن ئەو پێشانگایە و ژمارێکی زۆر لە کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیەکانی ناوخۆیی بەشداریان تێدا کردووە و ئەو کاڵا و یاخود ئەو ئامێرانەی کە هەیەە لێرە پێشکەشی خەڵکی دەکەن یاخود پێشکەشی کۆمپانیەکانی تری دەکەن بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانە یاخود ئەو کەسانی کە وەبەرهێنەرن بتوانن سوود لەو ئامێر و کەلوپەلانەی ئەو کۆمپانیا بیانیانە وەربگرن و ئەوە ساڵانە ئەو پێشانگایانە لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە ئەمەشیان یەکێکە لەو درێژە پێدەری ئەو پێشانگایانەی تر کە لە شاری هەولێر دەکرێتەوە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر و وەکەوەی کە ئێستا بینیتان بەرپرسانی حکومی و حزبی و هەروەها ژمارەی زۆر لە کونسڵگەریەکان لە کردنەوەی ئەو پێشانگایە بەشدار بوون کە ژمارێکی زۆر لە کۆمپانیا بیانیەکان وەکو وڵاتانی ئەمریکا، وڵاتانی فەڕەنسا، وڵاتانی ئیتالیا، ئیسپانیا و زۆر لە وڵاتانی تری جیهان بەشداریان کردووە و لێرە بەرهەمەکان یاخود کە ئەو ئامێر و کەلوپەلانەی کە لە وڵاتانە یاخود ئەو ئامێرانە نوێیانەی کە ئەوان لە کۆمپانیەکانی خۆیان دروستیان کردووە ئەمڕۆ لەم پێشانگایەدا نمایش دەکرێت و پیشانی ئەو وەبەرهێنەرانە دەدرێت کە لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنان دەکەن و دەمێ ئاماژە بۆ بکەم کە وەزیرانی پەیوەندیداریش لێرە ئامادە بوون و هەروەها وەزیری کارەبا چونکە ژمارەی زۆر لە کۆمپانیایی کە لێرەنە پەیوەندیدارن بەوەی کە لە وەبەرهێنانی کارەبادا بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن. ئەوە زانیارەکان بوو لەسەر کرد بەڵێ ڕێبوار کاکەی وەک ئاماژەم پێ کرد کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت لە شاری هەولێر. ڕێبوار کاکەین و چەکانی